بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بريان لا باسي شرح عقيدة طحاوي لدرسي بازدهم دقينا ديري سطويك كباس لا إيمان بملائكة كان دكات وبتايبت إيمان با أو فريشتانيك لسرشاني إنسان للاي راست الشب كردوي شاكو خراب دنوسن وأو ملائكتانيك بارزقاري لإنسان دكن ودواتر باسي ملك الموت دكات أو إيك روحي إنسان دكيشيد وهروها دواتر باسي سزاينا وقور دكات وهروها هنديك باسي بابلين قيامته ولبرسينه وقيامته دكات بو شوازي دس بيدكات ضليد لدير السطوياك ونؤمن بالكرام الكاتبين وإما إيمان من هي بفريشة برزكان بو فريشتاني كدنوسن فإن الله قد جعلهم علينا حافظين شنك خواي پروردگار أو فريشتاني كردوتا پارێزەر لەسەر ئێمە. پارێزەر یعنی چی؟ یعنی پارێزەری کردەوەکانمان هەر کردەوەیەک بکەین لە چاکە و لە خەراپە ئەو دوو فریشتەیەکێکیان چاکەی دەنووسێ و ئەوەی دیکەشیان خەراپەی دەنووسێت. خوای گەورە دەفەرمێ وئین عەلەیکم لەحافیظین کیڕامەن کاتیبین. دوو فریشتە هەن کە لەسەر شانی ئینسان کردەوەکان دەنووسن. خوای پەروەردگار بە فریشتەی بەڕێز ناوی بردوونە کە خوای گەورە دەستنیشانی کردوون بۆ ئەوەی کە چاکە و خراپە لەسەر ئینسان تۆمار بکەن. طبعاً هەر کەسێک چوار فریشتەی هەن، دوویان چاکە و خراپەی دەنووسن، دووشیان یەک لە پێشەوە یەک لە دواوە پارێزەری ئینسانە بە فەرمانی خوای پەروەردگار. وەکو خوای گەورە دەفەرمێ ما یەلفظ من قول إلا لديه رقيب عتيد. ئینسان هەرچی قسە هەیە بیکاتەنانەت ئەگەر قسەیەکی ئاسایش بکەی ئیلا چاودێرێک بەسەرتەوەیە، ئیلا فریشتە لە لای ئامادەیە و هەرچی ئینسان بێڵێت و بیکات فریشتەکان تۆماری دەکەن. جا ئەوەی کە سزا و پاداشی لەسەر بێدەمێنیتەوە ئەوەی هیچیشی لەسەر نەبێ دوایی تەبعاً نامێنیت و وەکو بڵێ ڕەش دەکرێتەوە. و هەروەها ئینسان دوو فریشتەی هەن کە پارێزگاری لێ دەکەن وەکو خوای گەورە دەفەرمێ لەهو معقبات من بین یدیه ومن خلفه. ئینسان لە پێشەوە و لە دواوە یحفظونه من ئەمر الله. بە فەرمانی خوای پەروەردگار دوو فریشتە ئینسان دەپارێزن هەتا وەکو کوێ خوای گەورە ئەمریان پێ بکە ئینسان لە هەر شتێک بپارێزن ئەو فریشتانە پارێزگاری لە ئینسان دەکەن. تەبعاً هەر شتێکیش کە بەسەر ئینسان دێت ئەو لەلایەن خوای پەروەردگارەوە بێت فریشتەکانیش دیارە لەو کاتەیدا پارێزگاریان لێ پێناکرێت. بەڵام بە فەرمانی خوای گەورە هەر ئینسانێک چوار فریشتەی هەن، دوویان شت دەنووسن، دووشیان پارێزگاری لە ئینسان دەکەن. ئەوەش گەورەی و با بڵێن قەدر و قیمەتی ئینسانمان بۆ دەردەخات. هەموو ئینسانێک تەماشاکە چوار فریشتەی هەنە، چوار فریشتە کە ئینسان دەپارێزن. ديري سطو دوهم ضل ونؤمن بملك الموت وهروها إيمان من هيا بفريشتي جيان كيشان الموكل بقبض أرواح العالمين كأو ملك موتى راس بردراوة بروح كيشاني همو جهانيان. راس بردراوة بويك روحي إنسان كان كيشي بروامان بوي هي فريشتيك هي ناوي ملك الموتى ڕۆحی ئینسانەکان دەکێشیت. خوای گەورە تایبەتی کردو بە چیەوە؟ بە ڕۆح کێشانەوە. قل يتوفاكم ملك الموت الذي وكل بكم ثم إلى ربكم ترجعون. قل يتوفاكم ملك الموت. كي روحتان دەکێشێت؟ طبعاً ملك الموت کە تایبەتە خوای گەورە تایبەتی کردو بۆی کە ڕۆحی ئینسانەکان کێشیت. بەڵام طبعاً ئەو ملك الموتش هەر بە تەنیا نییە، فریشتەی دیکەی لەگەڵدان چه هەندێک ڕوح هەیە بەدەستی مەلایکەتی دیکە بکێشرێت، چه هەر وەکو یارمەتی دەر هەی بن کاتێک کە ڕوحەکەی دەکێشێت مەلایکەتی لەگەڵدان کفنیان پێیە. کفنەکە بۆ ئینسانی ئیماندار کفنێکی بۆن خۆش و سپی و جوان، ڕوحەکەی دەخەنە ناو کفنەکەی و بەرزی دەکەنەوە بەڵای خوای پەروەردگار وەکو لە فەرمایشتێکی درێژ داهاتووە.
لەسێ ئاەتدا خوای گەورە جارێک ڕوحکێشانی پاڵ داوەتە لای خۆی، جارێک پاڵی داوەتە لای فەریشتەکان، جارێکیش پاڵی داوەتە لای مەلەک المەوت. کەسێک پێ دڵێت ئەو سێ ئاەتە تێک ناگیرێنە، تو دەڵێ چی؟ خوای گەورە دەفەرمێ الله يتوفى الأنفس حين موتها. خوای گەورە لە کاتی مردندا ڕوحەکان دەکێشێت وەیان دەگریتەوە. دوم دەفەرمێ حتى إذا جاء أحدكم الموت، هەتا وەکو مردن دێ بۆ هەر یەکێکتان، توفته رسولنا، کێ دەیباتەوە ڕوحی دەکێشێت؟ نێراوانی خوای گەورە کە مەبەست فریشتەکانە. ئاەتی سێم دەفەرمێ قل يتوفاكم ملك الموت الذي وكل بكم، ئەو مەلەک المەوتەی کە ڕاست پێردراوە ڕوحتان دەکێشێت، کە لە سێ ئاەتدا هەر جارێک پاڵدراوەتە لای خوای پەروەردگار و فریشتەکان و مەلەک المەوت. وەڵامەکەی ئەوەیە لەبەرەوەی خوای گەورە فریشتەی داناوە بۆ ئەوەی کە ڕوحی ئینسانەکان پێشی پاڵی داوەتە لای خۆی، چونکە خوای گەورە خاوەنی هەموو دەسەڵاتێکە و خاوەنی هەموو فەرمانێکە و هەر چی شت هەیە بەبێ فەرمانی خوای گەورە نابێکەوەتە هەروەکو ئەوە وایە خوای گەورە ڕوحەکان کێشی بۆیە پاڵی داوەتە لای خۆی و زۆر ئاسایی و تێگیران نییە. دووهەم جارێکیان پاڵی داوەتە لای فریشتەکان، ئەوە مەبەست ئەوەیە کە ئەو مەلەک المەوتە یارمەتیدەری لەگەڵن، جاری وا هەیە ڕوحێکی دەکێشە یەکسە تەسلیم مەلایکەتەکانی دەکا بەرزی دەکەنەوە و یارمەتیدەری هەن. و سەیەمیان مەلەک المەوتیش تایبەت کراوە بە ڕوحکێشان، بەڵام ئەویش بەتەنیا نییە و فریشتەی لەگەڵدانە و ئاەتەکان هیچ تێکگیرانێکیان تێدا نییە. دێڕی 103 باز لە سزای ناوگۆڕ و پرسیاری دوو فریشتەکە دەکەن کە دێنە لای ئینسان لە ناو قەبردا. وبعذاب القبر، ئەوە عەطفە بۆ سەر پێش خۆی، یعنی ئیمانمان هەیە بە سزای ناوگۆڕ لمن كان له أهلا، بۆ هەر کەسێک کە شیاوی سزا بێت، وسؤال منكر ونكير في قبره، و بڕوامان هەیە بە پرسیارکردنی منکەر و نەکیر کە دوو فریشتەن دادەبەزن و دێنە لای ئینسان لە ناوگۆڕدا بە فەرمانی خوای پەروەردگار لە قەبردا پرسیاری چی لێ دەکەن؟ عن ربه، دەڵێن پەروەردگارت کێیە؟ و دینه، و دەڵێن دینت چه دینێک بووە لەسەر چه بەرنامەیەک ژیاوی، و نەبیه، و دەڵێن پێغەمبەرت چه پێغەمبەرێک بووە و کێت بە پێغەمبەر و پێشەوای خۆت زانی. و ئەو سێ پرسیارە لە ئینسان دەکرێت لە ناوگۆڕدا. على ما جاءت به الأخبار عن رسول الله صلى الله عليه وسلم، إيمان من با پرسیاری ئەو دوو فریشتە هەیە کە ئەو سێ پرسیارە ڕوبەڕووی ئینسان دەبێتەوە بەو شێوازەیەی کە خەبەر هەواڵ لە پێغەمبەری خواوە پێمان گەیشتووە صلى الله عليه وسلم، واتە دەیەوێت پێمان بڵێت ئەو پرسیارکردنەی ناوگۆڕ لە فەرمایشتی پێغەمبەر دەهاتووە صلى الله عليه وسلم، وعن الصحابة، و بەو هەواڵانەی کە لە هاوڵانی پێغەمبەرەوە پێمان گەیشتووە دەربارەی پرسیارکردنی ناوگۆڕ رضوان الله عليهم، ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگار لەسەر هاوڵانی پێغەمبەر بێت صلى الله عليه وسلم. جا کەسێک بڕوای پێی نییە یان دەیەوێت زۆرێک لە تەشویش بخاتە سەر سزای ناوگۆڕ، ئەوە ئێستا پرسیارێکە وەختی خۆی معتەزیلە گوتویانە، ئەو معتەزیلانەی کە بە عەقڵ شت دەپێون و پێیان دەڵێن عەقڵانی، پرسیار گوتیانە بڕوامان بە سزای ناوگۆڕ نییە لە کاتێکدا کە قورئان و سنەت بەڵگە هەیە لەسەر ئەوەی کە سزای ناوگۆڕ هەیە. ئێمە عەقیدەی ئەهلی سونە و جەماعە دەخوێنین بڕوامان بە سزای ناوگۆڕ و پرسیارکردنی ئەو دوو فریشتەیەی هەیە. هەروەکو شەیخ الئیسلام ئیبن تەیمیەشی ناوێتی لە عەقیدەی واسطیەدا کە ئیمان بە دوا ڕۆژ ئیمان هێنانە بە هەموو ئەو شتانەی کە لە دوای مردن ڕوودەدەن. لە دوای مردن ئینسان تووشی سزا دەبێت لە ناوگۆڕدا، تووشی خۆشی دەبێت، و کاتێکیش کە هەڵدەستێتەوە ئەوەش هەمووی داخل دەبێتە سەر چی؟ داخل دەبێتە سەر ئێمە ئیمان هێنان بە ڕۆژی دوایی. ئەنجا ئەوەی کە گرنگە ئەوەیە ئەو پرسیارانە ئینسان چه سوودێکیان لێ دەبینێت؟ ئەو سوودیان لێ دەبینێت کە ئینسان لە دنیایەدا دەزانی لە ناوگۆڕدا چه پرسیارێکی لێ دەکرێن. ئەو دانەرە قسێکی زۆر جوانی هێناوە، دەڵێ هذا بسبب الإيمان بالله ورسوله، ئەو جوابە
بهۆکاری ئەوەیە کە ئینسان بڕوای بەخوا و بە پێغەمبەر هەبێ صلى الله عليه وسلم وليس بسبب التعليم أو الثقافة ئەو وەڵامە بەهۆی ڕۆشنبیری و زانینی دنیایەوە دەستی ئینسان ناکەوێت بەڵکو بەهۆی ئیمانەوە دەستی ئینسان دەکەوێت کابرا بڵێ کاکە خۆ من فلان موفیسارم و سەقافەت و ڕۆشنبیریم هەیە و دەزانمەوەی لەناو گۆڕیش ئاوا جواب دەدەم وەکوەی کە ئێستا یعنی ئاگام لە خۆی و لە ژیانی دنیادام بەڵام نەخێر ئەوە پەیوەندی بە ئیمان و بڕواوە هەیە نەک پەیوەندی بە زانینی دنیایەوە هەبێت لەوێدا ئەگەر چووی وەکو فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی درێژدا هاتووە ئینسانی ئیماندار کە لی دەپرسن پەروەردگارت کێیە و دینت چه دینێک بۆ پێغەمبەرت کێیە زۆر بە ئاسانی وەڵام دەداتەوە دەڵێ پەروەردگارم ئەڵڵایە دینی من دینی ئیسلامە و پێغەمبەری من محەممەد المصطفى صلى الله عليه وسلم بەڵام ئینسانی بێباوەڕ دەڵێ ها لا ئەدری ئەخوا نازانم هیچ نازانێت وەلەو کە لە دنیاشدا چاکترین زانیاریشی هەبوو بێت ئەو سودەی لێ دەبینین لە ڕۆی ئیمانی و پەروەردەییەوە کە خۆمان لە دنیادا حازرکەین بۆ وەڵامی ئەو فریشتانە بەر لەوەی کە بگەینە ناوگۆڕ چونکە کەسێک لە دنیادا وەڵامی حازر نەبێت بەخوا لە ناوگۆڕدا وەڵام حازر نابێت بە هەرچی حاڵ و حیساب و بیرهێنانەوەش هەیە بۆیە لە دێڕی ١٠٤ دانەر دەڵێت والقبر روضة من رياض الجنة قبر یان باغێکە لە باغەکانی بەهەشت ئەو حفرة من حفر النيران یان ئەوەتانەیە چاڵێکە لە چاڵەکانی جەهەنەم خوا پەناماندات بۆچی ئەو بابەتەی لە عەقیدەی داهیناوە چونکە معتەزیلەکان گوتمان بڕوایان بە سزای ناوگۆڕ نییە ئێستا هەندێک کەس دەیەوێ ئەو مەلەفەی هەڵداتەوە بە ئان قەست تەشویش بخاتە سەر چی سەر سزای ناوگۆڕ بەڵام یەکەم قورئان بەڵگەیە لەسەر سزای ناوگۆڕ و دووهەمین سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە دەفەرمێت النار يعرضون عليها غدوا وعشيا دەربارەی فرعون و ئالی فرعون دەفەرمێ بەیانیان و ئێواران ڕادەنوێنرێنە سەر ئاگر یاخود ئاگریان بۆ دێ و سزا دەدرێن ويوم تقوم الساعة أدخلوا آل فرعون أشد العذاب ولا ڕۆژێکیشدا کە ڕۆژی قیامەت دێت بە تونترین سزا دەدرێن کەواتە ئەوەی پێشێ بەرزەخە النار يعرضون عليها غدوا وعشيا هذا في القبر ئەوە لەناو قبردا ئینسان ئەو سزایی توش دەبێت چونکە دەفەرمێ ويوم تقوم الساعة دوایە کە قیامەت هات ئەنجا تونترین سزا دەدرێن کەواتە ئەوەی یەکەم دەبێت قیامەت نهات بێت وەنیە برام ئەوە بەڵگەیە لەسەر سزای ناوگۆڕ ئەنجا دەفەرمێ وإن للذين ظلموا عذابا دون ذلك ولكن أكثرهم لا يعلمون عذابا دون ذلكش زانایان فەرمیانە إنه عذاب القبر ئەوەش یاخود إنه عذاب القبر ئەوەش مەبەستی چییە دون ذلك عذابا دون ذلك مەبەستی سزای ناوگۆڕە ياخذ دفرمي ولنذيقنهم من العذاب الأدنى دون العذاب الأكبر بيان ذات شجينها سزايكي سزايكي كمتر سزايكي نزيكتر بيز قال سزا قوركي كسيا كقيامة برام لعلهم يرجعون كواتا قرآن بلغيتي دايا لسرسي لسر سزاينا وقربة تايبت آياتي النار يعرضون عليها غدوا وعشيا بلغي كرون آشكرايا كسزاينا وقر بەڵگەی قورئانی لەسەرە دووهام پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کاتێک بەلای دوو گۆڕدا تێپەڕی فەرمووی إنهما لا يعذبان برام ولا يعذبان في كبير ئەو دوانە سزایان لەسەر شتێکی زۆر گەورەش لە کاتێکدا کە خۆیان لێ پاراست پاشتەکە زۆر گەورە نییە ئەمما أحدهما فكان يمشي بالنميمة یەکەمیان چ بووە دووزمانی کردووە دووهەمینیان خۆی لە میز پاک نەکردوێتەوە کەواتە فەرمایشتێکی ئینەهما لا يعذبان ڕوون و ئاشکرانیە کە پێغەمبەر دەفەرمێ ئەو دوو گۆڕە سزایان لەسەرە باشە بەڵگە لەوە ڕوون و ئاشکراتر هەیە فەرمایشتی بوخاری و موسلیمە برام ئێستا کابرا هەر لە خۆیەوە قسەی دەکا و تەشویشی دەخاتە سەرێ و کاسە کە سزای ناوگۆڕ نییە و بەبێ ئەوەی هیچ شتێکی پێبێت بەڵام هەر دەیەوێ مسلمانان تووشی شوبهات کات ئەنجا پێغەمبەر دەفەرمێ أعوذ بالله من عذاب جهنم ومن عذاب القبر خۆی پەنادەدات بە خوای پەروەردگار پێغەمبەر لە سزای دۆزەخ ومن عذاب القبر لەوەی ڕوونتر هەیە خواکەی پێغەمبەر دەفەرمێ خۆم دەپارێزم بە خوای پەروەردگار لە سزای جەهەنەم و لە سزای ناوگۆڕ
هاي عذابي قبر يعني كلمة لو رونتر هي إنسان بيلت أو فرمايشتي بيغمبره صلى الله عليه وسلم بلغي لسرشي بلغي لسر زينا وغورو إمش وكو أهل سنة وجماعة أو دخوينين بروامان بيهيا كسزاي ناوغور هيا إنسان يان أوتا لخوشي دايا يان أوتا نيان لنا خوشي دايا خوابنا من داد طبعا دنيا لدنيا دا إنسان معاملة لقل جرسة دكات ناوغور معاملة لقل روح زيادة الروحية وقيامتيش معاملة لقل روح وجرسة أو سيد جهانا معناها الدنيا برزخ وهروها روجي قيامتك يان جهنم يان بهشته لدنيا دا إنسان معاملة لقل زيادة جستهي دكريت لناوغور دا زيادة معاملة لقل شو دكريت معاملة لقل لياني روحي دكريت سزاياكش زيادة لياني روحية ولو مانعني كجستهيش بيتو جستهيش تدايا ولا روجي قيامتيش دا معاملة لقل لا شو معاملة لقل روحي إنسان دا دكريت هيجي إشكالك مانية وأورا وبوتشوني طواوي أهل السنة جماعية ك سزاي ناوغور خوشي وناخوشي ناوغور وبرسيار كردني أو دو فريشتي حقا وهيج قماني كي تدانية دياري سطو بينش باس لسدكات باس لا زندوبون ودكا لدواي ناوغور ونؤمن بالبعث وإيمان من هي بهستانوا هاتنا دروا لقوركان وجزاء الأعمال يوم القيامة وبعد بباداشتي كردوكان لروجي قيامته دا والعرض ولا عرض خصنرو لدواي أوي كإنسان كان زندو دبنوا والحساب وبروامان بلي برسينوا هيا حساب كتاب لقل كردني إنسان كان ولي برسينوا إنسان كان هيا لروجي قيامته دا وقراءة الكتاب وبرواش من بس هيا بخويندنوي أو كتابة هي كصحائف أعمالي بيدلين وتدفتري كرد وكان إنسان دواي أوي كنفخك لدري إنسان كان هميان زندو دبنو برو دشتي محشر رادا كان لدواي أو زور رادا جيرين تاوكو شفاعت ببيغمبري خوم عندك صلى الله عليه وسلم آخري كبيغمبر شفاعت دكا ودزبا حشر وحساب وليبرسينو ترازو ويدانوي دفتري أعمال كان دكريت جا دواتر أجر عرض حساب لقال إنسان كان ذاكرة أو جاء إنسان كان طاقم برو بهشت دارون وطاقم مش برو دوزخ دارون خوابنا من دات هر کسیک هر پیغمبرێک لە پێش ئومەتەکەی خۆیەوە دەڕوات هەر سەرکردەیەک لە پێش شوێن کەوتوەکانی خۆیەوە دەڕوات بەرەو بەهەشتێ یان بەرەو دۆزەخێ. بۆیە دەفەرمێ وەقیڕاءەتی الکتابی و هەروەها بڕوامان هەیە بە خوێندنەوەی ئەو دەفتەرە و سەحائیفی ئەعمالەی ئەو کردوانەی ئینسانی تێدا نووسراون و لە ڕۆژی قیامەتێدا و ئینسانی دەدرێتەوە ئەوەی کردەوەی باش بێ بەدەستی ڕاست ئەوەی کردەوەی خراپیش بێ بەدەستی چەک بوو لە دواوە وی دەدرێتەوە خواپەنامان دات والثواب والعقاب بڕوامان بە پاداشت و سزای ڕۆژی قیامەتێ هەیە والصراط والمیزان بڕوامان بەو جسر و پردەی هەیە کە پێی دەڵێن پردی سیڕات و هەروەها بڕوامان بەو تەرازوەی هەیە کە لە دەشتی مەحشەرێ دادەنرێ و کردەوەکانی ئینسانی دەکێشرێن تەبعاً ئینسان بۆ خۆی دەکێشرێت وەکو فەرمایشتەکەی پێغەمبەری صلی الله علیه وسلم کە فەرمووی عەبدوڵڵای کوڕی مەسعود لاقی لە چیای ئوحود ڕۆژی قیامەتێدا قورسترا و ئینسان کردەوەکانی دەکێشرێن و هەروەها خودی دەفتەرەکەش دەکێشرێت. ئەو سەیانە هەرسێکیان کێشانە و پێوانەیان لەسەر ئەوەش ڕەحمەتی خوای پەروەردگارە ئینسان ئەو سێشتانەی بۆ دەکێشرێن. ئیدی ئینسان وەزنی ئینسانی بە قەڵەوی و کزی دنیا نییە بەڵکو وەزنی قیمەتی ئینسانی بە ئیمان و ئیسلامەتی و تەقوا و ئیخلاسەکەیەتی لە ڕۆژی قیامەتێدا قرس دەبێت لە تای تەرازووی دەشتی مەحشەرێ. بەقەد یەک باڵەمێشی بەڵێ کابرای زل و گەورە و قەڵەو دێنن بەقەد باڵەمێشی وەزنی نییە لە لای خوای پەروەردگار چونکە لە دنیادا قەدر و قیمەتی خۆی نەزانیوە و قەدر و قیمەتی خۆی نەگرتووە. ئەوە بڕوابوونە ئەهلی سونە و جەماعە بڕوایان بە هەموو ئەو حساب و لێپرسینەوە و دەفتەری ئەعمال و پاداشتەی هەیە کە لە ڕۆژی قیامەتێدا ڕوو دەدات. بۆچی؟ چونکە خوای گەورە ئینسانی بە هەوەنتە دروست نەکردووە. ئەفەحەسیبتم ئەنەما خەلەقناکم عەبەثە ئایا پێتان وایە ئێوەمان هەر بەگاڵتە دروست کردووە و ئەنەکم ئیلەینا لا تورجعون پێتان وایە ناگەڕێنەوە لای ئێمە. فتەعالە الله المەلیک الحەق
بەرز و بڵندی بۆ ئەو ئەڵڵایەی کە پادشایەکی بە حەق و ڕاستە و دەسەڵاتدارە و توانای بەسەر هەموو شتێکدا هەیە برام. ئەنجا خوای گەورە دەفەرمێ ئەفەنەجعل المسلمین کالمجرمین، ئایا مسلمان وەکو ئینسانی مجرم و تاوانبار و گوناحبار و خراپکار وایە لە ڕۆژی قیامەتێدا برام؟ لە دنیادا کەستەم و زوڵمی کردووە و خراپەی کردووە، ڕۆژی قیامەتێ ڕۆژی پاداشت و سزایە برام. ئەم نەجعل الذین ئامنوا وعملوا الصالحات كالمفسدين في الأرض، ئایا ئیماندارێکی عمل صالح وەکو کابرایەکی خراپی مفسد وایە برام؟ ئەم نەجعل المتقین كالفجار، ئایا ئینسانێکی متقی وەکو ئینسانێکی تاوانبار و خراپکار وایە دەگونجێ لە دنیادا خۆی پەنا بدات، ستەمی بکات، زوڵمی بکات، هەر شتێکی بکات بۆی دەرچی، بەڵام قیامەت جێگای پاداشت و سزایە و ئینسان ئەگەر خوای گەورە لەی خۆش نەبێت هیچ شتێکی بەسەرەوە ناچێت و لە هەموو شتێکدا ئینسان لێپرسینەوەی لەسەر دەکرێت برام. باسی پردی سیڕاتیش دەکات کە ئەو پردە سیڕاتە طبعاً لە ڕۆژی قیامەتێدا لە دوای ئەوەی کە ئینسانەکان کردەوەکانیان دەکێشرێت، عەرز و حیسابیان دەکرێت، دەفتەری ئەعمالیان دەدرێتەوە، هەموو کەس لە خۆی حاڵی دەبێت، ئەو جا خەڵک بەسەر پردی سیڕاتێدا هەر هەمویان دەپەڕنەوە. جا وەکو لە فەرمایشتی پێغەمبەری داهاتووە صلی الله عليه وسلم ئینسانی وا هەیە وەکو لە فەرمایشی داهاتووە کە دەفەرمێ ئینسانی وا هەیە وەکو هەورە تریشقە بەسەر پەردی سیڕاتێدا دەپەڕیتەوە خوا بمانگەڕی لەو کەسانە. دووهەم ئینسانی وا هەیە وەکو بایەکی زۆر سەریع بەسەر ئەو پەردەیدا دەپەڕیتەوە. ئینسانی وا هەیە وەکو ئەسپ سوارێک چەند سەریع و خێرا دەڕوات بەسەر پەردی سیڕاتێدا دەپەڕیتەوە. ئینسانی وا هەیە وەکو سواری حۆشترێکی ببێت چەندە خێرا دەڕوات ئاوا بەسەر ئەو پەردەیدا دەپەڕیتەوە. ئینسانی واش هەیە بە خۆش ڕۆیشتن دەڕوات. ئینسانی واش هەیە دەڕوا و بەردەبێتەوە و قولابەکەی ئەو قولابانەی کە مەلایکەتەکان هەڵی دەدەن بەر قولابەکەی دەکەی خوا پەنامەندا و بەردەبێتەوە ناو ئاگری دۆزەخێ. جایان مسلمانە بەردەبێتەوە بای کردەوەکانی دەسووتێ و دوایی دێتە دەرێ، یان خوا پەنامەندا ئەگەر بێ باوەڕ بێ هەر لە ڕیزێ ئەوەلی و لە هەنگاوی ئەوەلی دەکەوێتە ناو جەهەنەمێ و بەر قولابەکان دەکەویت و دەخرێتە ناو دۆزەخێ خوا پەنامەندات. بۆیە خوای گەورە دەفەرمێ وئین منکم ئیلا واریدوها، هەر هەمووتان بەلایدا تێپەڕ دەبن، یعنی هەموو ئینسانێک ئەو پردە بەسەر جەهەنەمێەوە هەڵبەستراوە. ئینسانەکان کە حەشر و حیسابیان لەگەڵدا کرا و دەفتەریان درایەوە دەڕۆن، هەموو ئینسانێک بەسەر پردی سیڕاتەکەیدا دەڕوا و بەڵام ئینسانی ئیماندار زۆر بە خێرایی دەپەڕیتەوە، بەڵام بێباوەڕ لێی دەقەومێ و لەوێدا ناتوانی بپەڕێتەوە خوا پەنامەندات. كان على ربك حتما مقضيا، ئەوە شتێکی بڕیاردراوە برام لە لای خوای پەروەردگارەوە، بەڵام ثم ننجي الذين اتقوا، لەو ڕۆژەیەدا پارێزگاران تەقواداران دەپارێزین، بەڵام وەنەذەر الظالمین فيها جیثیا، بەڵام ستەمکاران لەوێدا بە چۆکدا دەکەون و دەکەونە ناو ئاگری دۆزەخێەوە خوا پەناماندات. ئەوەی کە گرینگە ئێمە دەرسوپەندی لێوەربگرین ئەوەیە ئینسان هەوڵداد ئایا بە چ شتێک ئینسان دەتوانێت خێرا بپەڕێتەوە لەسەر ئەو پەردەیەی. عوسەیمین کە یەکێک لە زانایانی پایداری سعودیە قسەیەکی زۆر جوانی کردووە، دەفەرمێت خێرا پەڕینەوە لەسەر پردی سیڕاتێ پەیوەستە بە خێرا وەڵامدانەوەی فەرمانەکانی خوا و پێغەمبەری لە دنیادا. چەندە خێرا وەڵامی پرسیارەکانی شەرع دەدەیەوە، وەڵامی داخوازیەکانی خوا و پێغەمبەری خوای دەدەیەوە صلی الله عليه وسلم. خێرا پەڕینەوەشت پەیوەستە ئەبێەوە، نەڵێ جاوڵا خۆش دەڕۆم و وڵا تێدەپەڕم و برام، ئەوە نییە، ئەوە نییە برام، لە شیر تێشترە، ها لە موو باریکترە برام بۆ ئینسانێک، بەڵام کە ئیماندارە دەپەڕێتەوە هیچ باکی نییە. وەکو گوتمان وەکو هەوێ تریشقەی دەڕوا، وەکو ئەسپ سواری دەڕوا، وەکو بای تێدەپەڕێت، هیچ باکی نییە. بەڵام ئەو کەسەی لێرە وەڵامی خوا و پێغەمبەری خوای نەداتەوە بە خێرایی جێبەجێ نەکاو، بە پیرەوە نەچێ و هەر گوێ لێ بئاخنێ و پاڵی لێ بداتەوە و پشتی تێکات، برام لەوێ لێت دەقەومێ و خێرە ناتوانانی بپەڕێەوە. ئەوە دەرسوپەندی گرنگە کە ئینسان هەر بابەتێک کە باسی کرد بزانێ ئینسان چ دەرسوپەندێک لەوە وەردەگرێت. بۆچی ئێمە باسی ئەوە دەکەین؟ ئایا هەرەوەندە بیزانین وەکو خەبەرێک
یان کاتێک کە خوێندمان ئەوە گرینگە بزانین لە ڕووی پەروەردەییەوە ئێمە چ دەرس و پندێکی لێ وەردەگرین و ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە لەسەر پردی سیڕاتێ خێرا بپەڕینەوە دەفتەری ئەعمالمان بەدەستی ڕاست بێت یەکێک بین لەو کەسانەی کە لە ژێر سێبەری خوای پەروەردگاردا حەشر دەکرێن و ناخۆشی و ناڕەحەتی دەشتی مەحشەرێ ناگرێتەوە برام ئەوە گرینگە ئینسان خۆی وا لێ بکات خۆی بێنێتە ئەو ئاستەی کە لەو ڕۆژەیەدا لی نەقەومێت و پارێزراو بێت خوای گەورە وامان لێ بکە ئینشاءالله هیدایەت و تەوفیقمان دات. دێڕی 106 دەفەرمێ والجەنەت والنار مەخلوقەتانی باس لە بەهەشت و دۆزەخ دەکات لە دێڕی 106دا باسی بەهەشت و دۆزەخ دەکات دەفەرمێ چی بەهەشت و دۆزەخ دروستکراون یعنی ئێستا بوونیان هەیە و دەگەڵ سەرەتای دنیا و دروستبوونی بوونەوەر بەهەشت و دۆزەخیش دروست کراون بەڵام ئێمە نازانین لەکوێن خوای پەروەردگار خۆی دەزانێت لەکوێن گرنگ ئەوەیە ئێستا بەهەشت و دۆزەخیش دروست کراون ئەنجا دەفەرمێ لا تەفنیانی ئەبەدەن نافەوتێن هەرگیز ولا تەبیدان و هەرگیزیش لە ناو ناچن واتە بەهەشت و دۆزەخ نە بە فەنا دەچن نافەوتێن و نە لە بەین دەچن واتە هەمیشەی و هەتا هەتایی ئەو بەهەشت و دۆزەخە هەر دەمێنەوە و لە ناوچوونیان نییە بۆچی دانەر ئەوەشی هێناوە لەبەر ئەوەی خلافێک لەسەر ئەوەی هەیە تەبعاً لە ناو خودی ڕای ئەهلی سونە و جەماعەش بە تایبەت لەسەر دۆزەخێ ئێستا کە باسی دەکەین ینی جیاوازیەکی تێدا هەیە بەڵام ئەوەی کە دانەر لێرەدا هێناویەتی ڕای جمهوری ئەهلی سونە و جەماعەیە جمهوری ئەهلی سونە و جەماعە لەسەر ئەوەن کە بەهەشت و دۆزەخ دروست کراون و نافەوتێن و لە بەین ناچن خوای گەورە بۆ ئەوەی دروست کردوون کە هەتا هەتایی بن نەک بۆ ئەوەی دروست کرد بن کە لە ناو بچن چونکە هەندێک خەڵک بە تایبەت ئێستا جاری وهەیە ئیشکالێک دروست دەکرێت دەڵێن ئەرێ بەهەشت و دۆزەخ هەتا هەتایە دەمێنەوە یان هەر بەینێکی دەبن و دوایە هەمویان لە ناو دەچن بەس خوای گەورە دەمێنێتەوە تەبعاً ئەوەی ئیشکالی تێدا نییە کە بەهەشت هەتا هەتاییە بەڵام دۆزەخ شتێکی لەسەرە هەڵبەت ئێستا ئەوەی کە باسی دەکەین جا لە دێڕی 107دا دەڵێ وأن الله تعالى خلق الجنة والنار قبل الخلق خوای گەورە بەهەشت و دۆزەخی دروست کردوونە پێش ئەوەی کە ئینسانەکان دروست کات وخلق لهما أهلا و کەسانی شیاویشی بۆ هەردووکیان دروست کردووە بۆ بەهەشتێ و هەروەها بۆ جەهەنەمە یعنی دایناوە و تەقدیر و ئەندازەگیری کردو نووسیوەتی چەندە بۆ بەهەشتێن و چەندەش بۆ دۆزەخێن بەڵام زانیویەتی کە ئینسانەکان بە ئیختیاری خۆیان کارێک دەکەن کە بچنە بەهەشتێ ئینسانانێکیش هەنە بە ئیختیار و بە حەزی خۆیان شتێک دەکەن کە بچنە جەهەنەمی خواپەناماندا ئاوا یعنی وەکو عیلمی خوای گەورە نەگوەکو ئەوەی کە بە زۆر بڵێ جامە مەساوە بۆنی ئەوەی لێ نایە بڵێ ینی خوای گەورە هەر لە ئەزەلدا ئەوەی دروست کردو بچێتە بەهەشتێ ئەوەش دروست کردو بچێتە جەهەنەمێ نەخێر خوای گەورە زانیویەتی ئەو پیاوە دڵ و کێڵگە و معدەنەکەی وایە شیاوی بەهەشتێ و کردەوەی ئەهلی بەهەشتێ دەکات بە ڕەغبەتی خۆی نووسیویەتی ئەو کەسە دەچێتە بەهەشتێ ئەوە مەبەست علمی خوای گەورەیە علمی مطلقی خوای گەورە زانیویشتی فڵان کەس ئیمان نایەنێ دەچێتە جەهەنەمێ ئەوەی نووسیوە کە بە ئیختیاری خۆی دەیکات نەک بە زۆر لەسەری نووسی بێت ئەوە زۆر خەڵک ئیشکالی تێدا با بڵێن دروست دەکات جا بەهەشت و دۆزەخ تەبعاً لە ئاەتەکانی قورئان و هەروەها لە فەرمایشتەکانی پێغەمبەریش صلی الله عليه وسلم زۆری باس کراوە ئەو کورتەکەیەتی تەبعاً لە کتێبەکاندا زۆر ئاەت و فەرمایشتی هێناون بەڵام ئەوەی کە جێی تێبی نییە بێڵێن ئەوەیە کە بە کورتی بەهەشت و دۆزەخ لەسەر ڕای جمهوری زانایانی ئەهلی سونە و جەماعە دەمێننەوە و هەتا هەتاین و مۆسا عەلی نووسیویەتی ئەگەر ئینسان لە ئاەت و فەرمایشتەکان ورد بێتەوە بۆی دەردەکەوێت چی بۆ دەردەکەوێت بۆی دەردەکەوێت کە هەندێک کەس دەڵێ وەڵا بەهەشت و دۆزەخ بەتایبەت دۆزەخ کاکە هەتا هەتایی نییە ئەگەر لە فەرمایشتەکان ورد بینەوە بۆمان دەردەکەوێت کە ئەوەی کە خوای گەورە فەرموویەتی پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم بەڵگەیە لەسەر چی بەڵگەیە لەسەر ئەوەی کە بەهەشت و دۆزەخ هەتا هەتایینە و لە ناوچوونیان نییە
بۆیە هەر لە شەرحی عەقیدەی تەحاوی کە ئەوەیان شەرحی ئیبنی ئەبی عیزی دمەشقی پێ دەڵێن کە باشترین شەرحە زۆر بە جوانی هەموو ئاەت و فەرمایشتەکانی هێناون و ئاوای هێناوە کە ڕای جمهوری ئەهلی سونە و جەماعە لەگەڵ ئەوەیە کە بەهەشت و دۆزەخ هەتا هەتایی دەمێننەوە و هەروەها لە ناوچوونیان نییە. طبعا مەوەسا دلێریش بەو شێوازەیە هیناوێتی کە شەرحی عەقیدەی هەر ئەو با بڵێن تەحاوی کردووە دەفەرمێ أما فناء الجنة والنار أو بقاؤهما فالقول الحق فيه ما عليه جمهور الأئمة من السلف والخلف وهو القول ببقائهما. أويش أو قوليك الجمهور لزاناني سلف وخلف قوتويانا أو قصيك دمينن وهتا هتاي وأنهما لا تفنيان ولا تبيدان هرگیز بە فەنا ناسن و هەرگیزیش لە ناو ناچن بۆچی چونکە خوای گەورە بۆی دروست کردوون کە بمێننەوە. بەڵام تەبعاً لەسەر دۆزەخێ هەندێک ئايات هەنا کە دەڵێن کاتێک خوای گەورە باسی دۆزەخێ دەکات وشەی ئەبەدەنی بەکار نەهێناوە بەرامبەر بە دۆزەخێ ئەو بۆ معلوماتی خۆتان زاروای پرسیار دەکرێت زاروای کەسێک دەیوروژێنیت. تەبعاً ئەوەی لێ دەفامرێتەوە وەکو بڵێ کە جەهەنەم هەتا هەتایی نەبێت دوایی ئەوەی کە موسڵمانە بای خۆی دەسووتێ و دێتە دەرێ بێ باوەڕانیش بۆ مدەتێکی دەسووتێن دواتر نامێنن هەموویان یعنی هەر ناویان نامێنی وەکو بڵێ ناویان لە کولەکەی تەڕیشدا نامێنی دەمرن و تەواو بە یەکجاری و فەنیان بەسەردادێت. ئەو قسەیە لە لای بەعزێک لە ئەهلی سەلەف هەیە لەوانە دانەری ئەو کتێبەی کە شەرحی کردووە بە عومەر کە دەبێ مەبەستی ئیمامی عومەر بێت و عەبدوڵڵای کوڕی مەسعود و ئەبی هورێرە ئەوانەی هێناون کە ئەوانە لە زانایانی سەلەفن دەڵێ ڕایان وایە کە دۆزەخ هەتا هەتایی نییە. دۆزەخ هەتا هەتایی نییە. بەڵام مەوسعەلی نووسیویەتی ئەگەر ئینسان لە بەڵگەکان ورد بێتەوە بۆی دەردەکەوێت بەڵگەی ئاەت و قورئان و سنەت بەڵگەیە لەسەرەوەی کە هەرتووکیان هەتا هەتایی دەمێننەوە و لێیان دەخوێندرێتەوە. و هەروەها ئەگەر ئینسان ورد بێتەوە یان ئەو قسەیە دەبێ لە ڕیوایەتەکەیدا زوعف هەبێت یان ئەوەتانەیە ئەو قسە چییە ئەگەر بژڵێن ئەو قسەیە وەکو مەوەسا دلێر نووسیوێتی لە شەرحەکەی خۆیدا ئەگەر بیژڵێن ئەو قسەیە صەحیحە زوعفێکی تێدایە و مەرجوح لا دەلیلە لەهو ئەو قسەیە ڕەتکراوەیە و هیچ بەڵگەیەکی نییە بەل هو مخالفن بەڵکو پێچەوانەی ئەوەیە کە سابت بووە بە بەڵگەی قەتعی لە قورئان و لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم چونکە لە فەرمایشتی پێغەمبەر دەهاتووە کە لە ڕۆژی قیامەتێدا بە ئینسانەکان چ دەڵێن یا ئەهل الجەنەتی چیان پێ دەڵێن لا مەوتە هەرگیز مردن نییە یا ئەهل الناری لا مەوتە بە قەتعی بانگی ئینسانەکان دەکەن بڵێ بانگیان دەکەن ئەی ئەهلی بەهەشت تازە جارێکی دیکە نامرن و مردن نییە و ئەی ئەهلی دۆزەخ تازە جارێکی دیکە نامرن و مردنتان بەسەر دانایە و مردن نییە. لەبەرەوە فەرمایشتەکان و ئاەتەکان ئێمە ئێستا مەجاڵنی هەمویان تەبعاً بخوێنینەوە بەڵام گرنگ ئەوەیە قەولی ئەهلی سونە و جەماعە ئەوەیە کە هەرتووکیان هەتا هەتایی دەمێنەوە. فەرمایشتەکەی دەفەرمێ ينادي مناد يا أهل الجنة إن لكم أن تصحوا فلا تسقموا أبدا وأن تشبوا فلا تهرموا أبدا وأن تحيوا فلا تموتوا أبدا. بانك دكا بأهل باشتي ولا فرمايش دي كجدهات وكيا أهل الجنة خلود فلا موت وهذا فرمي ويا أهل النار خلود فلا موت حتى هيدا منه مردنتان بسر دانايت هەر ئەو کورتەیە کیفایەتە کێویستی بەڵگەی زیاتر لە قورئان و سنەت هەیە. گرنگەوەیە ڕای ئەهلی سونە و جەماعەت جمهوری ئەهلی سونە و جەماعەت لەسەر ئەوەیە کە بەهەشت و دۆزەخ هەتا هەتایی دەمێننەوە و لە ناو ناچن هەروەکو دانەریش لێرە نووسیوێتی. جا دەفەرمێ فەمەن شاء منهم إلى الجنة فضلا منه هەر کەسێک خوای گەورە بیەوێ دەیباتە بەهەشتێ بە چاکەیەک لەلایەن خۆیەوە بە فەزڵ و چاکەی خۆی چونکە کردەوەی ئینسان هۆکارە بەڵام بای ئەوە نییە کە خوای گەورە بەداتە ئەو ناز و نیعمەتەی هەتا هەتایی تێدا بمێنیەوە و
مردنت بەسەر دانێت و لە هیچ شتێکت کەم نەبێت و ئەوەی کە بەدڵ حەزی لێ بکەی و ئەوەی کە بە چاو نەتبینی بێ ئەوەی کە بە خەتەرەش بەدڵت دانەهات پێ و بە گوێشکە نەتبیست پێت ئینسان لی کەم نەبێت و لە هەموو شتێکی ئینسان لە ناز و نیعمەتی دابژی کردەوەکانی ئینسان بای ئەوە نین بەڕاستی ئەو بەهەشتەوە دەست بێنێت بەڵکو بە فەزڵ و چاکەی خوای گەورەیە و بەڵکو کردەوەی ئینسان هۆکارێکە فەزڵی خوای گەورە دەگەڵمان دەکات کە بەو بەهەشتەمان شاد دەکات خوای گەورە بمان گەڕێ لەو کەسانە ومن شاء منهم إلى النار عدلا منه و هەر کەسێکیش کە خوای گەورە بیەوێت دەیباتە دۆزەخێ بە دادپەروەری جا هەر کەسێک بیەوێ ویستی خوای گەورە لە گۆترە نییە بڵێ ئەوەی دەباتە بەهەشتی هەر لە هەر بەهەوەنتەوە ئەوەی دەباتە دۆزەخێ نا ویستی خوای گەورە لەگەڵ ئەو یاسا و قانونەی دایە کە دایناوە هەر کەسێک بەڕێی ڕازدا بڕوە دەیباتە بەهەشتێ هەر کەسێک بەڕێی شەیطان وڵڕێی خراپدا بڕوە ئەوە دەچێتە دۆزەخێ بۆیە دەفەرمێ ادخلوا الجنة بما كنتم تعملون بڕۆنە ناو بەهەشتەوە بەهۆی ئەوەی کە ئەو کردەوانەتان کردووە کردەوەکەتان هۆکارێکە ئەگەر ئینسان بچێتە بەهەشتێ فەزڵی خوای گەورەیە ئەگەر بشتێتە جەهەنەمێ دادپەروەریە ها یعنی بە عەدلی خوای گەورەیە نەک خوای گەورە زوڵمی لێ بکا بڵێ وەڵا دەچێتە ناو ئەوە ئەگرە ناخۆشەیە و ئەوە چۆن دەبێت ئەوە عەدلی خودای پەروەردگارە دێڕی 180 دەڵێ وكل يعمل لما قد فرغ له و هەموو ئینسانێک کار دەکا بۆ ئەوەی کە بۆی بڕاوەتەوە بڕیاری بۆ دراوە کار دەکا بۆ ئەوەی کە نووسراوە ئەهلی باشتە یان ئەهلی دۆزەخە بەپێی ئەوەی کە بۆی نووسراوە کار دەکات وصائر إلى ما خلق له و هەروەها بۆی دەچێ بۆ ئەو شوێنەی کە بۆی دروست کراوە زاوە معنای چی ئینسانەگە لێ ئاوا لێ ینی سەرکیاڵی لێ بڕوانی ڕەنگە ئینسانە بڵێت زاوە سایانی ئەوەی ناگەێنێ بە جەبر ئینسان بە زۆر لێکردنەوە ئینسان ئەوەی لەسەری نووسراوە بەرەو ئەوە بڕواوە کردەوەی بکان نا مەبەستی ئەوەیە ئینسانێک کە خوای گەورە نووسیوێتی بە ئەهلی بەهەشتا بەپێی ئەوەی کە نووسیوێتی دەبێ حتمەن ئەوەی خوای گەورە نووسیوێتی ڕاست دەردەچێت خوای گەورە زانیوێتی ئینسانێک بە اختیاری خۆی ئەهلی بەهەشتە و کردەوەی چاک دەکات ئەوەی کە بۆی نووسراوە بۆی دروست کراوە بۆی بڕاوەتەوە ئەو ئینسانە بەپێی بۆ نووسینەکەی بە اختیاری خۆی کردەوەی ئەهلی بەهەشتێ دەکاو بەرە ئەو شوێنەی دەڕوا ئەوەی دۆزەخیش بە هەمان شێواز ئەوەی کە بۆی نووسراوە کە خوای گەورە زانیوێتی بە اختیاری خۆی خراپەی دەکاو ئەهلی دۆزەخەیە و بەرە و دۆزەخێ دەڕوات ئێستا خوای گەورە زانیوێتی کە ئێمە لێرەدا دەنیشین فلان ڕۆژە و فلان سەعاتە و فلان شەوەی ئەو دەرسەی دەخوێنین خوای گەورە ئەوەی نووسیوە وایە دەی ئێستا ئێمە نایخوێنین بەڵام ئایا ئێمە بە ئازادی خۆمان هاتوینیان بە زۆر لێکردنەوە بە ئازادی خۆمان نهاتوینە و دەرسەی بخوێنین دەی خوای گەورە ئەوەی نووسیوە جا هەندێک کەس نا بە اختیاری خۆت دێی دەبێ هەربەی و دەبێ ئەوەی خوای گەورە نووسیوەتی بێتە دی بەڵام نووسینەکە بەو معنای نییە زۆرت لێ بکا بێی نووسینەکە بەو معنایە خوای گەورە زانیوێتی ئەدوو بە اختیاری خۆت دێی کەواتە ئەوەی نووسیوە کە بە اختیاری خۆت دێی چیک لەیەکە لەسەر خوای گەورە هەیە یعنی نووسینەکەی پێش خستووە لەبەرەوەی علمی خوای گەورە دەبێ بزانێت لە ئەوەلەوە هەتا ئاخر چ ڕوو دەدات علمی مطلقی خوای پەروەردگار ئەوەیە بەر لەوەی دنیاش دروست کا زانیوێتی چ دروست دەکات چۆن دروست دەکات و بەرەو چ دەڕوات دنیا بەرەو چ ئاراستەیەکی دەڕوات ئەوە خوای پەروەردگارە مەحەقی ئەوەمان نییە ئەوە علمی خوای گەورەیە بەڵام گرنگ ئەوەیە ئەوەی کە خوای گەورە نووسیوێتی تەقدیری کردووە دقیق هەمووی لە کات و ساتی خۆیدا وەکو خۆی دێتە جێ بەڵام ئەو نووسینە خوای گەورە زانیوێتی کە ئینسان بە ئازادی خۆی ئەو شتە دەکات ئەوەی نووسیوە کە ئینسان بە ئازادی دەیکات کەواتە هیچ ئیشکالێکی تێدا نییە وەکو باسیشمان کرد هاوڵانی پێغەمبەری گوتیانەی پێغەمبەری خوای ئایا دانەنیشین ئەوەی کە لەسەرمان نووسراوە بێتە دی پێغەمبەر فەرمووی نەخێر ئیعمەلوو فەکوڵ مuyەسەڕ لما خولق له نەخێر کار بکەن چونکە هەموو ئینسانێک ئەوەی کە بۆی دروست کراوە ئەوەی بۆ ئاسان دەکرێت و بەرەو ئەو ئاراستەیە دەڕوات نەخێر کار بکەن دامەنیشن و لێ مەگەڕێن بەوەی کە لەسەرتان نووسراوە نووسینەکە مەبەست چییە مەبەست علمی مطلقی خدای پەروەردگارە هەر دێتە دی بەڵام خوای گەورە زانیوێتی ئینسان بە اختیاری خۆی ئەو کارەی دەکا ئەو اختیارەی نووسیوە و ئەو نووسینەش هیچ زیانێکی بە ئازادی ئینسان نەگەیاندووە ئەتوو بڵێ وەڵازاکە کە من دادەنیشم چاخۆچم لەسەر نووسراوە هێ تو چزانی چت لەسەر نووسراوە
ئەمن نازانم چم لەسەر نووسراوە حەقی ئەوم نییە بەڵام دەزانم خوای گەورە بەچم لێ ڕازی دەبێت بە چشم لێ تووڕە دەبێت با ئەوەی بکەم کە خوام لێ ڕازی دەبێت کەواتە ئەوم بۆ نووسراوە کە چاکەی دەکەم و بەرەو بەهەشتی دەچم لێرەدا دەینە کۆتایی ئەو دەرسەی کە لە دێڕی ١٩ دێتە سەر وردەکاریەکانی قەزا و قەدەر و لێرەدا کۆتایی پێدێنین دەرسی داهاتوو دەینە سەر وردەکاریەکانی قەزا و قەدەر لە دێڕی ١٩ وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.